musician, just like you. I know. Oh no. Holy mother! And I don't want any. جیهانی سینەما پڕە لە ئەنیمێشنی زۆر باش، بەڵام لەو ڤیددیۆدا هەوڵ دەدەم 6 ئەنیمێشنی زۆر باش باس بکەم کە پێویستە هەمووان بینەری بن. ئەنیمێشنی زۆر هەیە کە کاریگەری زۆر لەسەر بیرکردنەوەمان دروست دەکەن، بەڵام بۆ من ئەو 6 ئەنیمێشنە زۆر گرینگە هەمووان بینەری بن بە گەورە و بە بچووک. گرینگە منداڵەکانمان لەسەر بینینی و زۆر ئەنیمێشنانە ڕابێنین، چونکە پڕن لە مانەی جوان، پڕن لە واتای جوان، ئەزمونێکی گرنگ بە بینەر تا چ گەورە بێت چ گچکە بێت، ئەزمونێکی گرنگمان پێدەبەخشێت کە کاریگەری ڕاوچەخۆی بەسەر تێڕوانین و بیرکردنەوەمان هەیە. جا ئەنیمێشنی یەکەم فلۆ 2024 باز لە پشیلەیەکی ڕەش دەکات. پشیلە ئاژەڵێکی گۆشەگیرە، بەڵام کاتێک لافا و ماڵەکەی وێران دەکات پەناگەیەک لەسەر بەلەمێک دەدۆزێتەوە کە ئاژەڵی جیاوازی تێدایە و ناچار دەبێت لەگەڵیاندا خۆی بگونجێنێت. چیرۆکێک دەربارەی خۆ گونجاندن زۆرجا باردۆخ بۆ جۆرێنی کە تۆ پێشبینی دەکەیت، بەڵام ئەوەش بەمانەی ئەوە نایەت کە تۆ کۆڵ بدەیت و دەستەوەستان بوەستی. ئەنیمێشنی دووەم کۆکۆ 2017 میگێلی مۆسیقاژەن بەرەنگاری دابوونەریتی خێزانەکەی دەبێتەوە کە مۆسیقایان لەلا قەدەغەیە، هەر بۆیە میگێلی بچکۆلانە بڕیار دەدات بچێتە ناو جیانی مردووەکانەوە بۆ دۆزینەوەی باوکی باپیرەی کە گۆرانی بێژێکی ئەفسانەییە. چیرۆکێک دەربارەی کۆڵنەدان تۆ کاتێک ئامانجێکت دەتەوێت دەست بە هەنگاوەکانت بکەیت کە دەزانی هەنگاوێکی ڕاست و باشە، نابێت ڕێگا بە هیچ شتێک بدەیت کە بدوەستێنێت، تەنانەت دابوونەریتە کۆنەکانیش. و ئەنیمێشنی سێم ئەنیمێشنی گوت کە باز لە بزنێکی بچوک دەکات بە ناوی وێڵ، دەرفەتێکی ناوەزە بەدەستدێنێت تاوەکو بەشداری لە یاری ڕۆر بۆڵ بکات کە لەلایەن بەهێزترین و خێراترین ئاژەڵەکانی جیهان بەڕێوە دەچێت. وێڵ سەرەتا لەلایەن هاوڕێکانەوە گاڵتەی پێدەکرێت، هەر بۆیە هەوڵ دەدات بۆ هەمووان بسەلمێنێت کە بچووکەکانیش دەتوانن یاری بکەن. چیرۆکە کە دەربارەی ئامانج و باوەڕ بەخۆ بوون. و ئەنیمێشنی چوارەم ئینساید ئاوت کە تا ئێستا 2 بەشی هەیە. ئەنیمێشنی ناخ و ڕووکەش یەکێکە لە تایبەترین و باشترین ئەنیمێشنەکان کە پێویستە هەمووان بینەری بین. جا چیرۆکەکەی دەربارەی هەستەکانی ئینسان، بەگشتی دەربارەی هەستەکانی ئینسانە، هەستەکانی شادی، ترس، تووڕەیی، قێز و دڵتەنجی. هەردوو بەشەکەی گرینگە بینەری بین. بۆچین؟ چونکە لە بەش یەکەم ڕایلی بچکۆلانە، لە بەشی دوم ڕایل ئەو کاتێک کە باڵغ دەبێت چۆن مامەڵە لەگەڵ هەستەکانیدا دەکات. جا بۆی لە هەستەکانی خۆمان تێبگەین پێویستە بینەری ئەو ئەنیمێشنە بین. و ئەنیمێشنی پێنجەم سۆڵ 2020 ئەنیمێشنی ڕۆح، ژانیارێک کە تەواو ئالوودەی هوەر و شێوازی جازە، بەڵام لە نەکەو مەرگ یەخەی دەگرێت، بەڵام ئەو تەنانەت ڕۆحەکەشی بربەرکانەی مەرگ دەکات بۆی باش جۆرێک بێت دووبارە بگەڕێتەوە بۆ ژیان. هەموو مرۆڤێک ڕۆحی هەیە. لەو چیرۆکەشدا جۆ گاردنەریش بە دوای دۆزینەوەی ڕۆحی خۆیەوەیەتی. بۆچی یەکێکە لە باشترین ئەنیمێشنەکان؟ چونکە ئەنیمێشنەکە دەربارەی چیرۆکەکە دەربارەی مانای ژیان بە پرسیاری زۆر قوڵ ئاراستە دەکاتن. بۆچی لێرین؟ چی بەهاومانە بە ژیان دەبەخشێتن؟ ئەو ئەنیمێشنە پڕە لەو پرسیارانەی کە بە بۆچی دەست پێ دەکەن. بە کورتی دەوێت پێمان بڵێ ژیان تەنیا ئەو شتە نیە کە تۆ بیری لێ دەکەیتەوە، تەنیا ئەو پلێنیە کە تۆ دەتەوێت پێی بگەیت، تەنیا ئەو شادە نییە، بەڵکو شتێکی ترە ڕەنگە هەتا ئێستا دەرکت پێ نەکرد بێت و هەستت پێ نەکرد بێتەوە، بیری لێ نەکرد بێتەوە، بۆیە پێویستە بینێری ئەو ئەنیمێشنە بن. و ئەنیمێشنی کۆتایی ئەنیمێشنی کلااوس 2019 پاداشتی کاری چاکە بێگومان هەر چاکەیە. جا ئەو ئەنیمێشنە بەتامی ژەمێکی معریفی بۆ هەموو تەمەنێک ناکرێت تۆ بینەری ئەو ئەنیمێشنە بیت و گۆڕانکارێکی گەورە لە ناوی تۆدا ڕوونەدادەن، بۆیە پێویستە بینەری بیت. پاش ئەوەی سەلمێندرە کە خراپترین پیاوی پۆستەیە لە ئەکادیمیاکە، ئەوەش باوکی زۆر تووڕە دەکات، بۆیە باوکی کە بەڕێوەبەری گشتی پۆستەی شایانەیە ناچار دەبێت کوڕە تەمبەڵ و خراپ و خۆپەرستەکەی جێسپەر بنێرێتە دوورگەیەکی دوورەدەست لە باکوور بۆ ئەوەی لەوێ نووسنگەیەکی پۆستە دابوو مەزرێنێت و لە ماوەی ساڵێکدا 6,000 نامە بنێرێت. ئەگەر سەرکەوتون نەبێت لەو ئەرکەیدا ئەوە لە میراتی خێزانەکەی بەتەواوەتی بێبەش دەکرێت. بەجددی ئەو چەند ئەنیمێشنەی کە باسم کرد زۆر گرنگن بۆ من و بەجددی وانەی زۆر باشیانەوە فێر بووم کە کاریگەری ڕاستە خۆیان بەسەر بیرکردنەوەی من دەربارەی زۆر بابەت هەبوو، بۆیە حەزم کرد لەگەڵ ئێوەش بەشی بکەم. جا تۆ بینەری چەندانەیان بوویت لە کۆمنت بۆمی بنووسەوە. ئەگە دەزانیت ئەنیمێشنێک بینەری بیت و کاریگەری زۆر بەجێ دەڵێت و پڕە لەوانەی جوان لە کۆمنت دەتوانین ناوەکەیمان بۆ بنووسیت و بۆمانی پێشنیارکەیت تاکو ئێمەش بینەری بین. چی شتێکی وام نەماوە، شتەکەت ماوە، سەرنجەکەت ماوە لە کۆمنت دەتوانی بینووسیت. خۆشەویستن تا ڤیددیۆکی تر ئاسوودە بمێنن.